بکا کە تۆ باشتر وایە ئیمان بێنی باشە چمە نەعاتێکێت تۆ ئیمان بێنەوەم سەر و تو سامانەشت هەبێ یخۆ زەرەر ناکەی ئیمانەکە لە ناخی خۆتایە ئیلتیزامێکی ئیسلامەتی هەبێ باشە تۆ کە دەوڵەمەند بووی بووە گومڕابووی ئەم خەڵکە تۆزێک احتیلال ئاوڕی لێدان و هات نەوتەکەی دزین و تۆزێکی لە تەنەکە نەوتا دایەوە پێیان مانگاکەی برد خۆی دۆشی و دوایی بەرداخێ شیری دانە لەبەر چاوی هەمویان سەتڵەکە خسوێتی بنگوانی نەوتەکەەوە ئەی دۆشێ خۆی هەمووی بردووە پەرداخی گەدا بە پارتی پەرداخی بەیەکێتی شکرانی خوای لەسەر ناکار شکرانی ئەمریکای لەسەرەکەنەوە خوا زۆر مهمە دەوڵەمەندی کردین دەوڵەمەندی کردن هەمووشی دزی ئێ خەڵکەکەش دوایی بەو فەقیریەتەمانەوە ئێ باشە کە لەگەڵ دەوڵەمەندیتانە تەڵان تەبەخاتی خواروترەڵێم خۆ ماشەڵاوای لە هات گەنجێکی 90 ساڵ بە ملیۆن یاریە کرد ملیۆن دۆلار لە جەماعەتی پارتی وێچێتی ئیتروای لە هات تەبەقەی دووهەم نەما کە مارکسەکان پێڵن هوردە بۆرژوازی چونکە گۆڕانکاری نابێ ئەگەر هوردە بۆرژوازیەکان لەگەڵ پڕۆلیتارەکان یەک نەگرنەوە یارمەتی یەکتر نەدەن لە ئیتیجای ئێمە ئیسلامی شەواڵین ئەم خەڵکە مستەزعەفە کە وەختێک ڕاستە بێتەوە بۆ گۆڕانکاری بەم ئیمان و دینە آخر خۆ بێت طبقەیەکی پارەداریش هەبێت کە یارمەتیان بدە و متەفەڕیان کاتەوە بۆ دینەک پێداویستەکانی بزاوتە گۆڕانکاریەکەیان وەربگرێت ئێ باشە تۆ کە دەوڵەمەند بووی بۆچی ناشە ئیمانداریش بووی لەگەڵی یا تۆی مسلمانی ئیماندار کە ڕۆی شووردۆردە بە پارەی احتیلال دەوڵەمەند بووی باشە بۆچی ئەم خەڵکی ترت بیرتوێتەوە بۆچی لە خۆت گۆڕاوی تۆش وەکو ئەسحاب الجەنەتەین مەقایسی ئەوانت وەرگرتو آخر بۆیە سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بفەرمووی ئەم سوورەتە ئەم ئایەتە ڕاستکردنەوەی منهەجی دید و تێڕوانینی تێ دید و تێڕوانینەکە لە سەرەتاوی ماست پێەکەین گەنجە ئیماندارەکە خاوەن ئیماندارەکە کابرای کە مناقەشەی صاحیبی جەنەتەینەکە کە فەرقەکانە لە دید و تێڕوانینیانایە